بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی دیکەی گفتوگۆدا بەیەوەی عزیز شاد دەبینەوە. تەوەری گفتوگۆی ئەم شۆمان تایبەتە لەسەر گۆڕانکاریە ژینگەیەکانی جیهان لەگەڵ بەڕێز ئەندازیار نزار عەبدولقادر شارەزای بواری ژینگە کە لەم بەرنامەیەدا قسە لەسەر گۆڕانکاریە ژینگەیەکان دەکەین لە کەش و هەواوە بیگرێت تا هاوڵاتیەکی ئاسایی و چۆنیەتی پێگەشتنی ڕێنمایی بۆ پاراستنی ژینگەی تەنانەت ناو خێزانەکانیش. سپاسدانەکەی نەگەر تا کۆتایی بەرنامەکە بینەرمان بن. کاک نزار زۆر سپاس بۆ دەرفەتەی کەوێ مەدبەخشیەوە. گەر لێەوە دەست پێ بکەین گۆڕانکاریەکانی ژینگە لە کەش و هەواوە بیگرێت تا ژینگەیەکی سەر شەقام و سەر ناو ماڵەکانیش بەرەوکوێ هەنگاو دەنێت ئەم گۆڕانکاریە. بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ ڕێزانش. گۆڕانکاری ژینگە دەمەن لە ماڵی خۆتەوە دەست پێەکە هەتاوەکو بەرگە هەوا هەموو گۆڕانکاریەکان پەیوەندی بەیەکەوە هەیە. یعنی ژینگە ئەسڵی سێکتەرەکانی ژینگە شتێکە کە سنووری نییە، سنووری جوگرافی تێپەڕێنێ، سنووری سیاسی تێپەڕێنێ. ئەم زاراوانە هیچ مانایشی نامێنێتەوە لە کاتێکە باسی ژینگە دێتە بەرباس. لەبەرەوە ئێمە ئەتوانین بڵین بەسیتترین سادەترین تەسیرەکە هۆکارە بێتە هۆکار بۆ گۆڕانکاری کەش و هەوا. ئەم بە بەشێکی تریشی گۆڕانکاری سروشت خۆیەتی کە ئەمە زۆربەی زانایان ینی هەنێکیان نەک زۆربەی هەنێکیان ڕێیان وایە کە هۆکاری دەستی مرۆڤ نییە لە گۆڕانکاری کەش و هەوایە. هۆکارێکی تەبیعیە و ئەوە هاتووە و دووبارە ئەبێتەوە و پێشتر وا بوو چەند ساڵێک با بڵین سەدان ساڵەوە پێش گۆڕانکاری کەش و هەوایە بۆ دووبارە ئەبێتەوە. بەڵام ئەمە ڕێی کەمینەن، ڕێی زۆرینەی زانایان لە سێکتەرەکانی ژینگەیە ڕێیانە وایە کە دەستی مرۆڤە لە تێکچوونی ژینگە یاخود با بڵین لە گۆڕانکاری کەش و هەوا و ژینگەدا. ڕەنگە ئەو بۆ نمونە کۆنفرانسە نێودەوڵەتیانەی کە تایبەتن بە کەش و هەوا ئەو پرسەیەک لای بکاتەوە کە یا دەستی مرۆڤی تێدایەیانە. چکە گەر سیر بکەین بۆ منەوە کەش و هەوایی کە ئەم ساڵ جیاواز هەبوو باز لەوە دەکەن لە ساڵی 1960 سەدی ڕابردووە بەم شێوازە کەش و هەوا بووە. خۆ ڕەنگە ئەمەش بۆ چوونێک بێ بۆی کە بڵێن 100 ساڵ جارێک ئەمە دووبارە ببێتەوە. بەڵام لە هەمان کاتە باز لە بوونی هەوری دەستکردووەمانەش دەکرێت کە لە ئێستادا کاریگەری ڕێژەیان هەیە لەسەر زۆربوونی بارانبارین و گۆڕانی کەش و هەوایە. زۆر باشە گەر بینەوە لە ئاسمانەوە بینەوە خوارەوە با بینێ ناو زەوی و ناو ژیانی ئاسایی مرۆڤەکان. پاراستنی ژینگە چ کاریگەریەکی هەیە بەس کاریگەریەکی هەیە بەسەر ژیانی تاکەوە؟ پێش ئەو وەڵامی بەڕێزت حەزەکەم باسی ئەوەی کە سەرنج لەسەر قسەکەی بەڕێزت خۆی لە تا 1970 ساڵی 1970 کە تەمەرێکی نێودەوڵەتی کرا لە سوید لە تەمموزی 1970 لە دوای ئەوەوە ئیتر گۆشەبینینی زاناکان بۆ ژینگە زۆر گۆڕانکاری بەسەرا هاو. ئەتوانین بڵێن شۆڕشێکی ژینگەیی لە دوای 1970 دەستی پێکرد. پێشتر جیاوازتر بوو، ینی زۆر بە ژینگە زۆر بە گرنگتر نابینەوە وەکو دوای 1970. ئەتوانین بڵێن 1970 نقطەیەکی فاسیلە بوو کە زیاتر سیاست مەدارەکان ناچار بوون کە گوێ لە ئەو کەسانە بگرن کە پیانەوەترێ زانای ژینگەیی و زانای دەرونی و ئەو زانانی کە لەو مەجالەیە کارەکەن و ناچار کراون کە بە یاسا ناچار کراون کە چۆنەڵی گوێڕایاڵی ئەو زانایانە بن. زۆر باش ئەگەر بینەوە سەرەوەی کە پاراستنی بەنسبەی پرسیاری بەڕێستەوە لەسەر ئاستی تاک بێگومان ئێمە دەست پێەکەین. بێگومان ئەمە ئەو کۆنگرەی کە باسم کرد لە 1970 لەژێر ناونیشانی we have one home keep it clean، یعنی هەمومان یەک ماڵمان هەیە پێویستە بیپارێزین. کە ئەمە ئەگەر تاک ئەم ئەو چه نەزەڕی نەبێ بۆ ژینگە کە هەموو گۆی زەوی وەکو ماڵی خۆی سیر نەکە، هیچ کات ناتوانێت ئاستی ڕۆشنبیری ژینگەی خۆی بەبەرز ببینێتەوە. لەبەرەوە زۆر پێویستە کە تاک هەموو گۆی زەوی وەکو ماڵی خۆی پارێزگایی لێ بکات. ئەبێ ئەم سروشتی تیا ڕنگ باتەوە. لە چی لە فڕێیانی کاغەزی چوکلێتێک دەست پێ بکەین یا لە گرنگتر لەوەش هەیە کە بیری لێ بکەینەوە؟ بەڵێ جا فڕێدانی شت ئەوە ئەلفوبی ڕۆشنبیری ژینگەیی فڕێدان، مەسئلەی فڕێدان کە بەداخەوە لای ئێمە
هێشتا نەگەیشتنێتە ئەلف و بێش هەندێک جار باسەکرێ لەلایەن خەڵکانەوە بوون منە لە تەلەڤیزیۆنەکەی وەڕێستانەوە کە زۆر جار لە سەیرانگاکان ئەچنە لای کۆمەڵێک لەو خانەوادە بەڕێزانە کە لە سەیرانگاکان باس دەفرێدانیش دەکرێت هەمووی ئەڵێ شتێکی ناشرینە و جوان نییە و ناکرێ و سوودی نییە و زەرری هەیە و بەڵام کە سەیری شەکەی ینی هۆکارە ئەبینیت پاشماوەی خەڵکە بینی بەڵام ئایا تەنها پیسبوونی ژینگە لەلایەن تاکەوە تەنها فڕێدانی خۆڵ و خاشاکە کە زەویەکە پیس دەکات یاخود شتی تر هەیە بۆ نمونە ڕەنگە تاکێک ئۆتۆمبیلەکەی دووکەڵێکی زۆر بکات یا لە ڕێی هەندێک سەوتەوە تۆ ژینگە پیس دەکەی ئەمانە هەمویان ینی بابەتی جیاوازن بەڵێ بێگومان بابەتەکان زۆر جیاوازن لە یەکتری وەک گوتم فڕێدانی پاشماوە ئەوە ئەلفوبێتی جا پاشان بین بۆ ئەوانەی تر بۆ نمونە مەبەستم لە ئەلفوبێ یعنی ئەوە مستحیلە نابێ ببێت نابێ ئەوەی کە ئەبینین لە پاشماوە بەم شێوە نامنتەزەمە ئەوە نابێ ببێ ینی کە ئەوە بوو هەر کەسێکی تر هەر غەریبەیەک بێت تا وڵاتە بەس بە فڕێدانی پاشماوە ئاستی ڕۆشنبیری میلەتەکەی ئەزانێت لە چه ئاستێکەیە ئاستی ڕۆشنبیری تاکی ئێمە چۆنە یا کۆمەڵگاکەمان و پێداویستیەکان بۆ ئەوەی کە ژینگەکەمان بەخوێنەوەی من ئەگەر بپرسی زۆر لە دواوین بەداخەوە یعنی من خۆم وام لێ هاتووە کە زۆر جار ناتوانم گەشتکەم لەبەروی کە ئاوا ئەو سروشتە جوانە بینم ئەشێوێنرێ بەڕاستی ینی جێی مەراق و داخ و پەژارێ پیسبوونی ئەم ژینگەیە کاریگەریە سلبیەکانی بەسەر کێوە هەیە بەسەر خودی خۆڵ و خاشاکەکەوە یا خۆڵەکەەوە هەیە و ژینگەکەەوە هەیە بەسەر مرۆڤەکانیشەوە بەڕاستی پیسبوونی ژینگە ئێمە جاری وا هەیە ئێمە خۆمان لەبەروی کە ئاگادار نین لە پیسبوونە ژینگەیەکان بۆ نمونە بەکارهێنانی با بڵین بۆن کە ئەمە ئەگەر کەسێک بۆن بەکار بێنێ کەسێکی بۆن خۆش بێ لای هەموو کەس پەسەندە بەڵام خۆی بۆ خۆی لە ڕووی ژینگەیەوە ئەم بۆنە مەوادی کیمیاوی تایە چەندەها مەوادی ژەهری تایە کە یەکەم کەس خۆی بۆنەکە هەڵەمژێ پێشووی کە هەر کەسێکی تر بۆنەکە هەڵبمژێ لەبەرەوە لە کڕینی دەسەبەرکردنی بۆنە ڕۆشنبیری ژینگەیی بە دیارەکەوێ ئەبێ بزانی کام بۆنە ئەکڕی بێگومان هیچ بۆنێک نییە 100% سروشتی بێ هیچ بۆنێک نییە کام بۆنەی زۆر گرانە زۆر مارکەیە 100% سروشتی نییە بەڵام بۆن هەیە نسبەتی تایە 150 بۆ نمونە سروشتیە هەیە 90 ناسروشتیە ئەمە جۆرێک لەوە بە نسبەتیەوەی کە بەکارهێنانی خواردن تا ئێستا خواردن بۆ لەزەتی خۆین بۆ تەندروستی نایخۆین و بردە خەڵک فێرە بێ خواردن بۆ تەندروستیە خوا بۆ واز لە لەزەتێنێ ئەمەش جۆرێکی تر با بڵین کە لە ڕۆشنبیری ژینگەی جۆرێکی تر لە بەکارهێنانی مەوادی ناوماڵەوە بۆ نمونە ئەو تاقم قەنەفەیی کە ئەچین ئەیکڕین لە ماڵەوە دایانین ئەمە هەر حسابی ئەسڵەن نوێ حسابی بە حسابی ئەوی وەناکەین ئەم تاقم قەنەفەیە کە لەگەڵ هەوایە چەندێک تەفاعول لەگەڵ چەندێک ماوەدی ژەهرایی دەرەکاتە دەرەوە یاخود ئەو بوایەغی کە لە دیواری ئەدەین کە ژووی نووسن ئەبێ وایەغی زۆر ئەگەر بکرێ ئەبێ جۆرە وایەغێ بەکار بێ کە زۆر تایبەت بێ لەبەرەوەی کە ژووی نووسن ئینسان بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە تایە بەبێ ئەوەی کە چەند حرەکەی کەم نەبێت لە کاتی نووسنە بەبێ ئەوەی کە چالاکی تری هەبێ لەبەرەوە ئەمە باسی ژینگەی ماڵەکەم تا ئێستا ینی بەشیشی چاوپێخشانێکی زۆر کەم بەسەر ژینگەی ماڵە ئەو ماوەدانی کە لە ماڵە ئەکڕێ لە وڵاتان کە سەیترەینەوە ئەی هەیە ما بڵین سەیتەی جۆری قەنەفەیە کە ئەکڕێ بۆ نمونە ئەمە لە ژووری خۆی فەحسەکرێ بە چەندین سەعات بزان ئەمە چەند ماوەدی ژەهرەکاتە دەرەوە جۆری ژارەکان چەندێک ئەنجا ڕێگە ئەدرێ ئەم جۆرە تاقمە بچێتە بازاڕەوە یاخود شادی پێ بدرێ یاخود شادی پێ نەدرێ ئەمان هەمووی حساب بۆ کراوە بەڵام لای ئێمە هیچی نازانم بەڵام ئەمە گەز نبینی ئەگەر هەر نجا باسی شێکەی یعنی لەوە چێ پێکەینیان پێت بیانێ ئەم شتانەکە باسی بەڵام خۆ گەر پێکەنینیان بەمە نایە کە نابێت دەبەیەکی ئاو لە سێرەنگەکانە فڕێ بدەیت
کە تۆ پلاستیکە دەمێنێتەوە دوایەوەی کاوەکەی بەکاردێنی نابێ فڕی بدەیت خۆ خەڵکی ئێمە پێکەنینی بەمە نایێت تەنانەت ئەمەش ڕەچاو ناکرێن چه جایەوەی کە بۆ منە بێت بیر لە بۆیاخینەوە ماڵەکەی بکاتەوە یا تاقمی خەنەفەکەی چەندە بۆنی ژەهراوی تێدا بێت چی بکەین بۆی کە هیچ نەبێ بە ئەوەی دووەمیان ڕەچاو بکەین هەمومان لە فڕێدانی پاشماوەکانی خۆمان لە دەبەیەکەوە کە فڕی دەدرێتە ناو سێرانگایەکەوە لە دوای چەند ساڵ دەمێنێتەوە زیانی چۆنەوە بەکارهێنانی ئایا ئەم دەبانەش کە ئێستا قسەی زۆر دەکرێت کاکزار لەسەرەوەی کە ئەم دەبانە کە تۆ بەکاریان دێنی مەم مادانە زیانیان بۆ ئینسانەکان هەیە نازانم جنسی نێرینە دەکوژن هەندێک قسە لەسەرەمە دەکرێت ئەمەش پێوەستە بە ژینگەوە بێگومان ئەمە بەشێکی گرنگی ژینگە ئێمە کە باسی ژینگە ئەەکەین ژینگە یەکسانە بەچی لە واتاکەی واتاکەی یەکسانە بە تەندروستی مرۆڤ یعنی پیسبوونی ژینگە لە بەرامبەرە یعنی تێکچوونی تەندروستی مرۆڤ ئەمە پیسبوونی ژینگەیە بەمانە گشتێکەی بەمانایەکی تر پیسبوونی ژینگە یعنی ژینگە خۆی گەورە ئەم تەبیعەتی دروست کردووە تەمەن لە هەر چوار بەشەکەی هەر چوار بەشەکەی وەکو بەشە نازیندەکەی کە هەوا و خاک و ئاوە بەشە زیندەکەی کە مرۆڤ و گیانەوەران بەگشتی ئەم بەشانە کە خۆی گەورە دروستی کردووە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک تا سنوورێک توانای ڕیکەڤەری و خۆچاکردنەوەی خۆی هەیە کە کارەساتە سروشتیەکان کە ڕوئەیە دوای ئەتوانین زۆر جار کاسە سروشتیان ئەگەر زۆر ڕوخێنەر نەبێ زۆر تێکدەر نەبێ ژینگە توانای خۆچاکردنەوەی هەیە بەڵام کارەساتەکانی دەستی مرۆڤ دەرئەنجامی دەستی مرۆڤ زۆر زەحمەتە ژینگە بتوانێت خۆی چاکاتەوە مرۆڤ خۆی دیە چاشیەکاتەوە بەڵام کولفەیەکی زۆر کاتە قوربانی بۆی کە چایشکاتەوە چاکیش نابێت و خۆی لێنایەتەوە لەبەر ئەوە پیسبوونی ژینگە ئەبێ نەهێڵی ڕوو بدا چونکە کە ڕوویدا چاکردنەوە و ئەستەمە و نەتیجەکەشێ بینی یعنی خۆمان بۆ نمونە نەتیجەی پیسبوونی ژینگەی خۆمان ئاماری ینی بڕووی داتای خەستەخانەی هیوا بێنە کە ئەڵێ ساڵانە 5,000 نەخۆش مەرجەوانە هەموویان پێوەستن بە خراپ پیسبوونی ژینگەوە بەشێکی پیسبوونی هەوایە کە من بە تێگەیشتنی خۆم زۆربەی لە پیسبوونی هەواوەیە هەرچەند هەوای ئێمە لەوە چێ نسبەتێک دەبێت کە کارگەمان نیە نسبەتێک باشتر بێ بە نسبەتی ئەو وڵاتانی لە منتقەی بازیان دنیای کارگە هەیە ئەو تا لە تانجەرۆ هەندێک کارگە هەن بەڵام حاویەکەی سلێمانیشی لێ ڕەنگاوت بۆ دە کارگت بخواستایە نەگووە حاویەکەی سلێمانی خۆشبەختانە کەمن ینی کارگەکان لە چاو ینی ئەم خۆشبەختانەیە بۆی کە ژینەکە پیس بەڵێ بەتەشید من ینی لەو ڕۆوە سیرەکەم کارگەمان نییە ئێمە چونکە زایم ئەفم کە شتێکەیە پێوترێ سستێنەبڵ دیڤلۆپمنت ینی مستەدامەی بە کوردیەکەی گەشەپێدانی بەردەوام ئەم گەشەپێدانی بەردەوامە لە ژینگە زۆر ئیشی پێیەکرێ یعنی زانا ژینگەیەکان لەگەڵ پێشنەکەوتنی تەکنۆلۆژیایە نین لەگەڵ پێشنەکەوتنی دنیایە نین بەڵام لەگەڵ چیان لەگەڵ ڕێخستنەوەی تەکنۆلۆژیایان لەگەڵ باش بەکارهێنانی تەکنۆلۆژیایان لەگەڵ چاک بەکارهێنانی لە شوێنی خۆیان تەکنۆلۆژیایان یعنی ئێستا ئێمە گەر کارگەکانمان بۆ نمونە سێریکەی بە ستانداردی حچ لەو کارگانە من لەو تەسەوورایە نیم بە ستانداردی نێودەوڵەتی ئیشکەن ئەمڕۆسی فلتەرەکانیان کە بۆ نمونە یعنی لە ئەڵمانیا خۆی شەریکەی دەرمانە بێت دوور لە شەرکای دەرمانی بێت دوور لە ئاوەدانی بێ بەڵام شەریکەی بایرن لە ناو جەرگەی شارەکەیە بۆ لە بەرەوەی کە ئەڵێ من هیچ کێشەم نییە من تۆ وەرە تۆ ئەکس هاوسەکەم باوەڵین کۆتا دووکەڵ کێش کەخواون دووکەڵ کێش باوەڵین ئەوەی کە پاشماوەی دووکەڵەکەی چێتە دەرەوە سیستێمەکەی چێتە دەرەوە بڕۆ ئەڵێ وەرە فەحسی کە بزانە ئەگەر هیچ من گەردێکم کردە دەرەوە ژینگەی پیس کرد ئەو کاتە ئەتوانی محاسبەم بکەی بۆ کێشەی نییە بۆ لەبەری کە بە ستانداردی ژینگەی ئیشەکات ئەمە پێوتێت تەکنەلۆژیا بەکارهێنانی تەکنەلۆژیا لە خزمەتی ژینگەیە باشە بەڵام بۆ نمونە لە منتقەی بازیان یا لە تانجەرۆ کاتێک ئەم دووکەڵ و ئەم پاشماوەی کارگەکان کە هەیە
تاکێکی داما و کەنیشتەجێ و شوێنەیە چ دەسەڵاتی کێ بۆ پاکڕاگررتنی شارەکەی و ژینگەکەی خۆی کە ژەهراوی بوونی ئەو هەموو دووکەڵە نەچێ بەسەریاوە باجی پیسبوونی ژینگەی هەوا و خاکەکە ئەو نەیدات. بێگومانەوە تاوانی نییە یانی ئەو تاوانی چییە؟ تاوانەکەی هەر ئەوەیە کە لەو شوێنە ئەژی یا ئەبێ بەجێ بێڵێن یاوە تا کۆمەڵێک وقایی خۆی ئەکات نسبەتێک بێگومان ئەم تەسیرش ئەم تەسیری پیسبوونی هەوای لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ینی چۆن نەخۆشی جای وایە من هەڵگری نوع ڤایرۆسێکم بەڵام هیچ نیشانێکم پێوە دیار نییە بەڵام لە کەسێکی ترە هەر نەفسی ڤایرۆس لە لەشایەتی ئەگەر ڤایرۆسەوە کوشن دەبێەوە بەرەو مەرگێ بات ینی ئەمە بنیەی مرۆڤەکان ئەمە بەس خۆی گەورە خۆی ئەزانێت چۆن دەیڕشتۆ ینی ناتوانین لەوایە تەدەخل بکەین بەڵام هەمومان ئەوکێک هەوا هەڵەمژین ئێستا ئەم هەوای لەم ژوورایە من و تۆ وەکو یەک هەڵێمژین جا پاک بێ یا پیس بێ یەکسانی لە هەڵمژینی هەوایە لە کاتێکا هەواش گلۆبەڵە ینی ئەو هەوای لێرایە تۆ پاش ماوەیەکی تر لە شوێنێکی ترە ناتوانین کۆنتترۆلی بکەین. زۆر باشە کاکنزار سیر کە ئەگەر سێری ئەو شت و مەکانە بکەین کە مرۆڤ بەهۆی ئەمانەوە ژینگە پیسەکە فرێدانی ئێستا لە سێرەنگەکان سفری سەفەری یا قاپ و کۆچکی ئەمانەی سەفەری یا دەبەی ئاو ینی هەمووی ئەمانەیە کە فرێدا چکە ڕەنگە ئەگەر پاشماوە خۆراکیەکان زووتر شی ببنەوە لە ناو خاکەوە بگرندێکیان سوودی هەبێت بەڵام سیر دەکەی ئەمانە شی نابنەوە درەنگ شی دەبنەوە زیانی بۆ ژینگە هەیەەوە بگرە زیانی بدوجار بۆ مرۆڤەکان هەیە چی بکرێت کە پاکڕاگررتنی بەدیلی ئەمانە چی بێت چکە ئایا باوەڕتوانێت لە ئێستادا دەبێت ژینگەی بازاڕیش پاک بکرێتەوە بۆی کە مرۆڤ جارێکتر بتوانێت شتێک بەکاربێنێ لەوەی کە ژینگەی پێپیز نکاتەوە خۆی فەلسفەیەکی ژینگەی هەیە RRR ینی ریدیوس ئاڕیەکەم شت کەم بەکاربێنە ینی تۆ شتێک کە پێویست نیەت بەکاری مێنە تۆ چی بۆ سەیران بۆ سفری سەفەری بێ بۆ سەیران یانی من تێ ناگەم تۆ لە ماڵەوە سفری ڕاقی بۆی کە باڵین سەرجەیەکە و باڵین پارێزگایی لێ بکەی بەڵام لە سفری سەفەری لە سەیرانە هیچ معنای نییە ئەوەی کە پێویستە ئەوەی پێویست نییە لی دوورکەوەرەوە پێویست ناکە من خۆم چوومەتە سەیران دووژەم مانان خواردووە علاگێ نیو علاگە پاشماوەم هەبووە هەر ڕەفیقەکەی خۆم دووەکو من دووژەمی کردووە یەک علاگەی ڕەشی خۆڵەکانی پڕ کردووە ئێمە معنای چیە ینی لەوە چێ من لەویش باشتر خواردبێ لەویش باشتر کردبێ بۆ ئەمە نەتیجەی ئەوەیە کۆمەڵی شتەیە کردومانە بە خوو بە عادەت یعنی بەداخەوە ئێڵێم لەگەڕەکی ئێمە لەوە چە ماڵ هەبێ ڕۆژانە چەندین دەبێ ئاو خاتە سەڵتی خۆڵەکەیەوە تۆزێ پۆزیشی پێوە لێ با بڵێ ئێمە ئاوی معدە نەخۆینەوە کە لە کاتێکە من بۆ نمونە کولی پەرداخێ لەم ئاوی معدەنانە تۆ ڕوبع لیتری ئاویتایە بەڵام لە دروستکردنی معدەنەکەیە دروستکردنی بڵین ماوەدی نایلۆنەکەیە نزیکەی 30 بۆ 40 لتر ئاو تێچووی پەرداخەکەیە بۆ خواردنەوەی ڕوبع لیترێک ئاو کە ئەمە بەڕاستیمە بە هەدەردانە ئەمە من ناڵم وازی لێبین بەڵام ئەکرێت و کەمی کەیتەوە ئەمە ڕیدیوسەکەیە توانین شتەکان کەم کەیتەوە بەبێ پێویست بەکارێبێنی ئاڕی دووەم بینەوە سەر ئەو قسەیە و فەلسەفەیە ڕیوز یعنی دووبارە بەکاری بێنەرەوە ئەم پەرداخەم ئاوی ئاوم تیا خواردێتەوە یەکسەر بۆ فڕیم دوای ماستاوێکی تیا خۆمەوە وە نییە بەسیترین شت ینی کە ئەمانە شتی بەسیتن بەڵام گۆڕانکاری کە من کردم تۆ کرد ئەو کە هەمووی کردی گۆڕانکارێکی زۆر دەسەبەرێت ماستاوێکی تیا خۆمەوە شتێکی تیشی تیاکەم وەڵحاڵ نازانم ینی شت زۆرە ئەگەر بی لێ بکەیتەوە ئەگەر بەخەمەوە بیت ئەمە دووبارە بەکارهێنانەوەیە ئاڕی سێم ڕیسایکل ئەنجا تۆ کاتە ڕیسایکلێکەوی چۆن ڕیسایکل یەکەم مەرحەلی ڕیسایکل بچووکردنەوەی ئەو ئەشیایەکە تۆ فڕی ئەم پەرداغە بۆ بەساغی فڕیم پانیەکەمەوە بچووچێکەمەوە لە باتووی کە کارتۆنێک جایمە کارتۆنێک 6 دانە پەرداغ ئاویتایە یەک علاگی ڕەشی خۆڵی پێپڕەکەین بۆ لەبەرەوەی کە هەمووی بەساغی فڕی خۆشی بخەرەوە ناو کارتۆنەکە فەزای کەمترەکرێت هەر یەک ئەتوانی یعنی
مەساحەیەکی زۆر کەم ئەگەر بیان کە بەیەکەوە کەپسیان کە مەساحەی زۆر ئەمە بەسیترین شتە یعنی یەکەم مەرحەلەی ڕیسایکڵە کە خۆمان ئەتوانین بیکەین ئەجنا خۆی ڕیسایکڵ ئیشی ئێمە نییەوە ئیشی حکومەتە ڕیسایکل تەنها ئەوەندە تەواو بچووکیکەینەوە یان پێویستە جارێکی ترەمە بەکار بێنرێتەوە فڕێ نەدرێتە ناو خۆڵ و خاشاکەوە یان ناو خاکەکەەوە جاوەکو وتم ئەمە مەرحەلی ڕیسایکل ئەوەیە بەس دووبارە بەکارینەوە ئەوە ڕیوسەکەی یعنی دووبارە خۆت بەکاری بینیتەوە بۆ شتێکی تر جاری وا هەیە شەرنی هەر ئاوی تیا بخۆمەوە بۆ نمونە باسی پەرداخمان کرد ماستەرێکی تیا خۆمەوە بۆ نمونە یعنی شتێکی ساردەمەنێکی تیشی تیا خۆمەوە بۆ یەکسەر فڕیم یعنی جاری وایە تۆ بیکەی بیرەکەی دەڵێ بۆ من جا چێ لە پەرداخکایە پەرداخی شوشایی خۆمەوە ئەدەکە لە پەرداخی شوشا ماستاوەکە خۆیتەوە ئەوە کەش لە پەرداخە شوشەکە بخۆرەوە زۆر باشە ئەمە ئەرکی تاک تاوەی کە بۆ نمونە کەمترین دەبەی بەکارهێنا لە نمونە گەردە بە وەرگرین بچووکیشی کردەوە بەڵام خۆ دوجار دەبێت لەسەر زەویەک دایبنێ لە گۆشتەیەکەوە بۆی کە ببرێ بۆنەوە حاویە گەورەکە ئەرکی دوای ئەمە چیە بۆی کە پاراستنی خاکەکە بکە بەرامبەر بەم حاویی کۆکۆکرێتەوە واتە چی بکرێت بۆ حاویەی کە لە تەنیشتی شارەکان هەیە بێگومان مەسئولێتی هەر تاکێکە هەتا ئاگاتە ناو حاویەکە هەرچەنە ئێستا لە سیرانەکان کۆبووەتەوە شتەکان و لە سویچی دارێکا بەجێ هێڕن بەڵام دوایی بایەکێت تەپاوتریشی پێە خۆی لێتەوە یاخود چۆن چوزانم جانەوەرێکیت هەڵی چی لەیەک هەر شتێک کە تەپاوتریشی پێیا و خۆی لێتەوە ئەمە لەبەرەوە ئەمە حل نییە بەڕاستی تۆ ئابزانی کە گرێتدا و قسە پەنا دیوارە قراق جادەکە جاری وهەیە ئێمە ساعتێک گەڕین بۆ شوێنێ تاوە گوشینێکمان دەسەکەیت شارەوانی فەقیر بەجی بگاتە ئەوێ لێ حەوێکی تۆ بەڵام تاکی ینی تاکی ئەمە هوشیارە بەرامبەر بەمە کامە پیسکردنی ژینگە بەڵام زۆر جارەگەر پێی بڵێ ئەمە فڕێمە دەبیەنور لەگەڵ خۆتا بۆ شار باگراوەندی سیاسی بیر لە بیرۆکە سیاسیەکان دەکاتەوە دەڵێ بۆ کێ بیپارێزم دەیباتەوە بۆ حکومڕانیەکی خراپ بۆ سیستەمی حکومڕانی خراپ بۆ بەرپرسەکان یعنی دەیباتەوە بۆ ئەمانەمە تا چەندە ینی فکرێکی خراپن تاکێکی وشیار کە دەزانێت پیسکردنی ژینگەیە بەڵام لێبەستێتەوە بە دۆخی خراپی سیاسی هەرێمی کوردستانەوە جامە لە سەرەتاوە وتم سەقافەتی ژینگەی یاخود مەسائلە سیاسیەکان یاخود مەسائلە جوگرافیەکان لە چاو ژینگەیە زۆر بچووکە کەیتە سەرباسی ژینگە ئەو مەسائلانە چۆنەڵی قورسایی نامێنێ چونکە تۆ کە باز قسە لەسەر ژینگاکەی باز لەسەر تەندروستی خۆتە پەیوەندی نییە بە هیچ لایەنێک و بە هیچ سیاسەتێک و لەبەرەوە ئەبێ ئێمە هەست بەو مەسئولیەتە بکەین ئەبێ ئاسی ڕۆشنبیری خۆمان بەرزکەینەوە لە ژینگەیە کە گەورەتر بین لەو بەڕاستی لەو مەسائلە سیاسی بچووکانە لە چاو ئەو کارە ساتە ژینگەیانە بێگومان هەتاوەکو دانانی لە شوێنی خۆیان مەسئولەتی ئێمەیە ئەو خۆڵ و خاشاکە کۆکو وتمەوە ئەلفوبێی ژینگە پارێزیە یعنی بەڕاستی ئەوەی ئەمە نەکات ئیتر با گلی لە هیچ کەس نەکات با پەنجەی تاوان بۆ هیچ کەس ڕانەکێشێ پێش ئەوە بۆ خۆی ڕابکێشێ چونکە ئەوە جەریمەتێکە بەرامبەر هەموو کەسێکە بەرامبەر خۆی ئیکە ئەو نەخۆشیەکە بڵاوە بێتەوە ئەنجە پاشان ئەمە سووتاندنی ئەم خاشاکانە کێشێشی گەورەیە ینی ئێمە شت کۆکەینەوە ینی ئەو ڕۆژی گوێم لێ بۆ لە سلێمانی 1300 تەن ڕۆژانە پاشماوە فڕێ ئەدرێ بەڕاستی ڕقەمەکە زۆر ئەمە جامە چەندێکی فرێ دراوە لە شوێنی خۆیان ئەوەی کە لە شوێنی خۆیان فرێنە دراوە چەندێکی ترە بەڵام شتێکی تریش هەیە کاکزار بۆ نمونە دەڵێ ئەوەندە دەرمانی بەسەرچوو سووتێنرا بەڵێ ئەمانە زیانیان هەیە تاوان بۆ پیسبوونی هەوا بە تەشید زیانی هەیە دەبێت کاتێک گەرەمانە بسووتێنی بۆی کە زیانی بۆ مرۆڤەکان و بۆ قەرەباڵقی ناشار و نزیک لە یا ئاوادانیەکان نەبێت دەبێت چەندە دوور بێ وێ ڕێگا ڕاست و ڕێکەکان بۆی کە ئەو خۆڵ و خاشاکە دەفن بکرێ بسووتێنرێ یاخود ڕیسایکل بکرێت چی لێ بکرێ باشترە خۆی ئەمەلیەی ڕیسایکلین بەڕاستی ئەمەلیەتیشی زۆر وردە ئەنی هەروە وەسیت نییە تەنانەت شاردنەوەی لە ژێ خاکە بە طەبەقاتە ینی هەروە ئاسان نییە بە طەبەقەی خۆڵدا ئابۆشتێ و ئەسووتێنرێ یاخود ئەگەر نەشسووتێنرێ بە طەبەقە ڕاخرێ و مادەی تایبەتیەکەن بەسەرا و تەمان ئەرزەیەش هەتاکەی برگاگرێت بێگومان هەتا 10 ساڵ 15 ساڵ توانای ئەمێمێنێتەوە ئەرزەش توانای ئەو ڕیسایکڵی نامێنێ
ئەمە جۆرێکە جۆرێکی تر و سووتانەکە کە لای خۆمانە بەڕاستیگەەوە خراپترین جۆرە ئەو سووتانە چونکە لە کۆتاییە ئەبێتەوە ژەهر و گەڕێتەوە بەسەر بڵاو بێتەوە بەرگە هەوایەوە هەڵێمژینەوە تقریبا ئەتوانم بڵێم ئەتا 25 کیلۆمەتر دوور بێ لە ئاوەدانیەوە ڕەنگ بێکم معقول بێ تا 25 کیلۆمەتر دوور بێ لە ئاوەدانیا ئەو شوێنی سووتێنەرانەی کە ماوادەکانی پێ سووتێنین لە کۆمەلگا پێشکەوتووە بەڵام لە هیچ شوێنێ باوی ئەوە نەماوە بەڕاستی لە هیچ شوێنێک باوی سووتاندن نەماوە بەس ئەتوانم بڵێم لە وڵاتانی جیهانی سێم کە ئێمە ژێژێکین لە چوارچێوی وڵاتان لە کۆمەلگا پێشکەوت و تێگەیشتوەکان لەسەر ژینگە تەنانەت بیر لە ژینگەی سەوتیش دەکەنەوە لە ناو شارەکان لە هۆڕین لێدانی ئۆتۆمبیلێک بیگرێت تا بەرزکردنەوەی دەنگی مکەبەرەکان و ئەم شتانە بەڵام ئێمە کە دەچینە سەیرانگاکان کە بۆ ئیسراحەتێکیش دەچین کەچی سێر دەکەی لەوێت سەوتی مکەبەرەکان هەموو دەشتەکەی داگیر کردو نەک تەنها دراوسەکەی ئەمە ژەر پێوەستە بۆ ژینگە پارێزیەوە پیسبوونی ژینگە وەک گوتم بەرامبەرە بە تێکچوونی تەندروستی مرۆڤ جا هەر شتێک تەندروستی مرۆڤ تێک بدا ئەوە پێ وترێ پیسبوونی ژینگە مەسەلەی ژاوەژاو ئێمە لە 80 دیسیبڵ تا 120 دیسیبڵ بن پێوەرێکە کە ئەمە توانین بڵین ئیزعاجکەر نییە بۆ جووی ئێمە بەڵام لە دوای ئەوەوە ئیتر سەوتەکە بێت سەوتێکی ناجۆر بۆ بیستنی ئێمە یعنی چی ناجۆر یعنی ئەوەی کە ئیتر عەزێتی دەرونیمانەیە لە ڕووی دەرونیەوە نامرتاحە بین لە ڕووی دەرونیەوە بێ ئەوەی کە هەستی پێ بکەی نامرتاحە بین و وابزانم هەموو کەسێکیش ئەگە بیکاتەوە کاچێت لە سەیران جاریوە تا دوو ڕۆژێتەوە نایەتەوە تایم وانە ینی ماچین بۆ گەشت و بۆی کە هەوایەکی پاک هەڵمژین کە بەداخەوە لەبانی و تایوارە لەوە چی هەواکە بە پاکی هەڵمژین بەڵام کەینەوە لە هاتنەوەمانە لە ڕێگەیە کاکەینە ئەو ئیزدیحامەوە چوار ئەوەنەی هەوا پاکەکە کە هەڵمەمژیوە هەوا ژەهرەچێتەوە بۆری هەناسەمان وانە ینی مەگەر هەمومان ئەومان بینیوە چاوی خۆمان بەوەی ئیزدیحامەکانەوە ئەمە جگەلوویە کە هەیە بە خۆڵەکە ئەڕوا خۆڵەکە شەگا بە دەمەولوتی و خەڵکەیە ئەوەی جۆری دووەمیان ژاوە مەسەلەی ژاوەکە ژاوەکە باری دەرونی مرۆڤ تێگەیە بێگومان لە 120 دیسیبڵ زیاتر بوو باری دەرونی مرۆڤ تێگەیە جاری وا هەیە تۆ خۆت ئەوە ئەزانی بەڵام چەند گەنجێک لە تەنیشتەوە جای واشە عایلەیە لە تەنیشتەوە ئاخر دەرەجە سەڵتی یاوەتێ و هەڵەپەڕێ و بەڵێ کاکەیتر سەیرانی عنی ئەوە لە کاتێکە ئەوە مافی ئەو دەشت و دەرە و ئەو خەڵکە ئەسڵەن مافی باڵندەکانیشی پێشل کردووە لەمەچێ باڵندەر لێ نتوانێت لێ بژی بەڕاستی ئەوە بێزار کرد بێ یعنی بێ خەڵک فێر بێ بەڕاستی بێ خەڵک فێر بێ مافی ئەوەی نییە کە ئەچتە سەیران لەو سنووری کە داژیری کردو لەوە زیاتر کەسی تر ئیزعاج بکەی ئایا پیسبوونی ژینگەی با بڵێن ئێستا بۆ نوێ پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان تەنها پێوەستە بە سەوت و بە هەوایەکی پیس و بە فڕێدانی خۆڵ و خاشاکەوە یاخود دەبێت ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سیاسیش لەبار بێ بۆەوەی کە ژینگەکانی تریش پارێزراو بن ئەتوانم بڵێم لە کوردستانە تێکەڵ بووە ینی تێکچوونی ژینگەی سیاسی تێکچوونی باری دەرونی مرۆڤەکانیشە پەیوەندیان بەیەکەوە هەیە بەڵام ئەبێ ئێمە لەوە گەورەتر بین بەڕاستی ئەبێ ئاستی ڕۆشنبیری خۆمان لەوە زیاتر بکەین کە ئەم شتانە یەک جیاکەینەوە چونکە دوجار سیاست هەر چۆنێک بێ ئێمە بۆچی ژینگەکەمان لە خۆمان تێک بینیانی بۆ ژینگە بکەینە قوربانی چونکە ژینگە یانی تەندروستی خۆمان وەک وتم نەتیجەکەشمان بینیوە بەڕاستی نمونونەکەی زۆر وازەحە ینی خەستەخانە نییە بتوانی بە ئاسانی بەربکەوێ ینی ئایادە نییە سەردانی نەخۆش سەردانی دکتۆرەکان بە ئاسانی بەرکەوێ ینی ئەبێ ساعات و 2 ساعات و 3 ساعات تۆ لەسەر ڕابوەستی ئەم هەموو دکتۆرە بەڕێزە هەیە ئەم هەموو ئایاداتە نەخۆشببینە هەیە ئەمە نتیجەکەی بین ئەمە هەمووی تێکچوونی ژینگەیە جا لە ڕووە دەرونیەکەەوە بێت یاخود لە ڕوو جەستەیەکەوە بێ ئەمە من نیگەڕنمەوە بۆ تێکچوونی ژینگە کە ئەبێ هەمومان پارێزگایی لێ بکەین بەڕاستی پێویستە ئێمە پێویستە هەموو تاچی کورد چاوەڕێی لایەنی پەیوەندیدار و حکوومەت و ئەم شتانە نەکە بەڵام ڕەنگە تاکێک
باوەڕی بەوە هەبێت کە پێویستە پێش پاراستنی ژینگەی جوگرافیاواتە لە بۆ نمونە دەشت و دەرەکەی سەیرانگاکەی سەرشەقامەکانی پێویستی بە کەشوهەوا یا ژینگەیەکی کۆمەڵایەتی باشترە دۆخی دەرونی و خۆت ئاماژت پێ کەسە سێرکی سێری کەشوهەوا کۆمەڵایەتیەکە دەکەین خەڵک هەمووی قەلەقن هەمووی نیگەرانن هەمووی ینی ترسیان هەیە بە جۆر لە جۆرەکان بە تایبەتی لە ماوەی پێشووا کە چەندین هەواڵی جۆرا جۆر لە کوشتن و لە بڕین و لە ڕفاندون و لەمانە کە بڵاو دەبێتەوە ئەمانە کاریگەریان هەیە بەسەرەوەی کە تۆ بتەوێ ینی پێشەوەی کە تاکێک تێبگەێنی ژینگەیەکی دەرەوەت بۆ بپارێزێ پێویستە مێشک و دەرونی خەڵک ئارام بێتەوە ژینگەی کۆمەڵگە لەبار بێت جاوەڵی تر خۆ چی جمعەیە ئەچی لەبەر سەیران کرد خۆی ڕێگەی بەرناکەوێت ینی خۆ لە کاتی قەیرانەکەش هەر قەرەباڵ هەروە بوو ینی الحەمدولله بابزانم زۆر خەڵک تاسی ناکاتە سەری چونکە چی جارێت تۆ چی بۆ سیعای قەت هەبووە من لە بەڕێستە پرسم قەت هەبووە بچی بۆ گەشت بە ئاسانی بڕۆیت و بیتەوە نەکەوێتی ئیزدیحامەوە وڵا هەرچی تۆ ئێستا هەوینیان بڕۆ بۆ قەرەدا بڕۆ بۆ سەیرانگاکان دەبێت بۆ هەر شوێنەستر بەڕێ بکەی بۆی بکەیتەوە ناو شار بۆ هەر شوێنێک بچی ئەبێت تۆ شەو ینی من تاقیم کردەوە بەڕاستی زوویتەوە هەروەی درەنگیتەوە هەروەی یعنی نازانی کی بگەڕیتەوە ناچار من یعنی من بەڕاستی خۆم گەشتمەوە قەناعەتی واز لە گەشتی ڕۆژانی هەینی بهێنین بەڕاستی چونکە گەشتی ڕۆژانە هەینی پێی ناوترێ گەشت بەڕاستی پێی ناوترێ گەشت بەس ناوی گەشتە ئەژینا هیچ مەرجێکی گەشتێکیان هەموو شاری شەر لەوێ دووبارە وانە ینی سێرەکەی شار کەسیتان نامێنێ ئێستا من ئەم دوێنە لە ماڵەوە بووم لە بانیەوە تایوەرە کارابای ڕێسیش فول بوو بۆ لەبەری کە دیماند کەمە بێتەوە وانە بڵین خواست کەمە بێتەوە بۆ کاراباکەش زۆرترە بێ ینی مانای نەماوە ڕۆژانی هەینی بەڕاستی بۆ گەشت بەس ئەوەی کە بەڕێستی هێڵی بەڕای من زۆر تەسیری نەکردو ینی ئەو تا ئەیبینی حکومەتیش ینی معیارێکیشە پێوەرێکیشە بۆ حکومەت لە خەڵک هێشتا هەر خۆشگوزەرانە زۆر باش کاک نزار پاراستنی دێنەوە سەر ژینگەکە خۆی کە چۆن بیپارێزین لە تاکێک لە ماڵەوە تا بگاتە سەر سێرانگا و سەر شەقام و تەنانەت لە ئۆتۆمبیلەوە کە شتێک فڕێ دەداتە دەرەوە ئایا تەنها بە تاک دەکرێت یاخود بە لایەنە پەیوەندیدارەکانیش دەکرێت بۆ من لەسەر کۆڵان بە حاوەیەکی گەورەی بۆ دابنێن لەبەر ماڵەکان هوشیاری بڵاوکردنەوەی هوشیاریەکان تەنها ئەرکی میدیاکانە یاخود حکوومەتیشە سێرکە فترێک لەمە پێش لەناو شەقامەکانی سلێمانی سەڵی جیاواز دادەنرا بۆەوەی کە شتومەکی جیاوازی تێدا بنن ینی خۆڵ و خاشاک یا شتێک ئامێری پاشماوی ئەلکترۆنیەکان بوو ئەمانە تەنها بە تاکەکرێ یاخود بەلایەنە پەیوەندیدارەکانیش دەکرێت وڵا ئەمە ئیشی لە تاکێکە و دەست پێیەکە هەتاوەکو سەرۆکی ئەو وڵاتە بەڕاستی هەتاوەکو قەڵم بەدەست لە هەر وڵاتێکە وجه نەزەی نەگۆڕێ سەبارەت بە کێشە ژینگەیەکان یعنی وابزانێ ژینگە هەر دارچاندنە وابزانێ ژینگە هەر ئەوەیە کە سەوزایی دروست بێ وابزانێ ئەگەر نسبەتی سەوزایی گەیشتە 100 ئیترەوە ژینگەکەی پرفێکتە ئەوە بەڕاستی ژینگە پێش بەرەو باشبوون ناڕات ئەوە بەرەو خراپترۆنابێ هەموو سێکتەرەکانی ژینگە پارێزگایی لێ بکرێ ئەوەی کە ئەکەوێتەوە سەر تاک زۆر گرنگە بەڕاستی بۆ لەبەرەوە ئێستا من هەتا ماوەیەک سیارەکەم گێڕی عادی بوو گێڕی توماتیکم لێ ناخۆڕی لەبەرەوەی کە لە 5 لتر بنزینە 5 لتر جیاوازی هەبوو 5 لتر هەنێک کەس پێوت نوێت خوا بۆ 5 لتر بۆ 5 لتر ینی تۆ سیارەکە ناگۆڕی ئەم هەموو عزیێتە ینی ئۆتۆماتیک زیاتر سەرفی دەکرد بێگومان لە ناو شارە ئەژینا لە دەرەوە بە پێچەوانەوە منیش ئەگەر حکومەت بیر بکاتەوە بۆ نمونە بیر بکاتەوە سیارە ئەگەر بۆ هەندێک هەر کەسی تایبەت نەبێ کە ئەو سیارەی پیانەوە سیارەی معوەقی وانە سیارەی گێڕ ئۆتۆماتیک زوو هەشتاکان سیارە بۆ هەندێک کەسی تایبەت نەبێ بۆچی ئۆتۆماتیک بێ تۆ بیکەرەوە ینی ئەم سیارانی سلێمانی نزیکەی ئێمە لە سلێمانیە بەلایانی کەمەوە 600,000 سیارەمان هەیە وانە هەفتانە بیکەرەوەیشی 5 لتر بنزین ئەگەر بگەڕێتەوە بۆ خەزانەکانی بنزین نەسووتێنرێ ئەم ڕقەمە چەند ڕقەمێکی گەورەیە وانە ئایبی ئێستا من چوومەتە ئەستەمبوڵ بەدەگ من سیارەی گێڕ ئۆتۆماتیکە بینی کە گازیشن سیارەی ئەوان گازن زۆر بێ زۆری چۆن بەدەنگ من ئۆتۆماتیکە بینی بەدەنگ من بنزینیش ساری بنزینیشە بینی ینی ئەمە ئەو کەسی کە لەو مەجالەیە
قەڵم ڕەوە ڕەهەندە ژینگەیەکەشی لە بەرچاوە جگە لە ڕەهەنگە اقتصادیەکەشی کە تەسیرەکات وانە ئەمە نمونەیەکی بەسیط یعنی من لەسەر ئاستی تاک من 5 لتر بنزینە ژێڕمەوە یا ڕۆژی لیتر بنزینە ژێڕمەوە بەڵام من کەک من کردم و تۆ کرد و ئەو کردی زۆرەکە وانە یاحسایی لەو ڕۆژانە حکوومەت تەنها لەسەر گێڕ ئۆتۆماتیک کۆمانەیە ئەرکەکانی بۆ نمونە ئەمە نمونەیەکی بەسیتە بۆ نمونە ڕێژەی سیارە لە کوردستانی خۆمان ڕۆژە حکوومەت داتایشی ئەوە ملیۆنێک و 500,000 بەس تۆمارکراو هەیە لە هەرێمی کوردستانە زين نفري كم سيارة من بركة كل سنة سيكسو سيارة من بركة يعني أوروبا ألين أوروبا زور أولي كم متقدمة وبيشكوتو بصدان صار لبيه جماوي وسيرة كي دوكا سيارة شان بركة بلام همور هندكاني تر شون علي حسايو بكراو همور هندكاني تر وإما زور جوازين لتقل سيستمي أوروبا ئەگەر بە پێوەری حەزارەتی ئێمە ژمارەی سیارە بێ ئێمەش لەگەڵ ئەوروپایەوەمان فەرق نیە ڕۆشتویتە ئەستەمبول و خۆت ئاماژەت پێکرد بۆ نمونە گەر سێرەکەی ئەو هەموو خەڵکە لە ڕێگەی میترۆبوس و میترۆکانەوە هاتوچۆ دەکات تۆمبیلی خۆی بەکارنایێنێت چی بکرێ بۆی کە تاکی ئێمەش تۆمبیلی خۆی بەکارنێنێ و تەنها ئەوەرکە بە تاگ ئەکرێت یان خۆت دەبێ ینی ڕێگاکانی هاتوچۆ لە ناو شارەکان لە ناو ناوەندی شارەکانە زیاتر بکرێت بێگومان سیستەمی هاتوچۆ زۆر دەورە بینێت لە مەسایلە من پێش ماوەیەک بەڕێز پارێزگای سلێمانی پرۆژەیەکی ئامادە کرده بوو نازانم بۆ تا ئێستا نەچۆتە سەر پێکە پاس دابینکەین بۆ شەستێکە کە ئەمە شتێکی زۆر ڕێکوپێک و زۆر باش بوو بەڕاستی چونکە ئێستا من خۆم یەکێکم ئەگەر پاس هەبێ سیارە بەکار نایەنم بۆ لەبەروی کە سیارە 196 ئەو پارەی ئەکیتە مەنزینەوە یا ئەو تاقەیەکی سیارەکەەوە وابڵین بنزینە گازە هەرچێکە 196 سیارێکی 4 نەفەری کە کابینەی 4 نەفەریە بۆ سیارەکەی یعنی من 196 ئەگەر 100,000 بەم ماڭانە بە بنزین 96,000 بۆ سوڕانەوەی سیارەکە خۆیەتی 4,000 بۆ منە ڕقەمەکە ئەمەم داتایە چۆن وەرگیراوە ئەمە داتای شوێنێک نییە ئەمە داتای ئەو شەریکەیە کە سیارە دروستەکە چەندێ تاقی ئەوێ بۆی کە ئەم سیارەیە حرەکەت پێ بکەی تاقیکە چەندێکە تۆ وەکو نەفەرێکە دانیشی 104 بۆ تۆیە ئەگەر 4 نەفەری تیابێ وانە کاتە چەند کاتە 116 بۆ یعنی ئەم سیارەیە یەک مانگ 100,000 بێ بۆ بنزین بای 16,000 ئێمەی ژێڕاوە بای باقیەکەی 84,000 سیارەکەمان پارەمان ناوە سیارەکە خولاوەتەوە لەبەرەوە بەکارهێنانی ئەم هەر سیارە بێ یاخود پاس بێ یا کە ئەمەی کە نەفەر زۆرەگرێ ئەمە فکرەیەکی زۆر ڕێکوپێکە ئەتوانین بڵین مەرحەلەیەک چونێتە پێشەوە ئەگەر ئەو پرۆژەیە باتێتە سەر پێ بەڕاستی زۆر جێگی دەستخۆشی بوو خزمەتێکی گەورەی بەژینگایە کرد لە کاتێکە ئەمە لۆچێ کەمێکی بزانین زۆر باشە گرنگترینی ڕێنماییەکان چین کە ئەگەر کەسێک تا ئەسەبیری لێ نەکرد بێتەوە دەست پێ بکات لەمەوە بەدووە بۆی کە ژینگەکەمان بپارێزین وە زۆر جاریش منێکی تاکە ڕەنگە سێری تەندروستی خۆم کەم هیچ عیبێکم نییە ئیتر باکەم بە پیسبوونی ژینگە نەبێت تەمان ئێمە کۆمەڵی شتەیە پیانەوترێ بنەما ژینگەییەکان یاخود ڕەوشتە ژینگەییەکان کە یەکەمیان ئەوەیە کە تۆ وا نەزانی مافی خۆتە لە ژینگەیە هەر چۆنێک جوڵە بکەیت و حرەکەت بکەیت و چۆنەڵی کەسانی تر ئیزعاج بکەیت بۆ نمونە یەکێک داوانە شتێکی پێوتە ئیکۆلۆجیکال فوتپرینت یاخود یا بڵێن بە کوردی جێپێی ژینگەیی خۆت مرۆڤ چەندێک مەسموحە جێپی هەبێ لە ژینگەیە هەتا کەی دۆستی ژینگەیە لە چەند تجاوزی کرد ئێتر تۆ دوژمنی ژینگەی کە هەموو کەسێک ئەتوانێ بزانێ خۆی چەندێک دۆستی ژینگەیە چۆن؟ بەڵێ بچێت دەسەر هەموو کەسی ئینتەرنێتی هەیە بچێت لە گۆگڵ بنووسێ CO2 دۆمۆکسیدی کاربۆن calculation footprint من چەندێک دۆمۆکسیدی کاربۆن ئەەکەمە بەرگە هەواوە ئەو حساباتە
لای حەیەگێتە خوارەوە کۆمەڵی پرسایی لەکە بە ئینگلیزی بۆ نمونە یا بە عەربی بەسەری عەربی کۆمەڵی پرسایی لەکە بردەکاریە بۆ نمونە بەچی هاتوچۆکەی سیارەیە پاسکیلە چەند پستۆنە بە پاس هاتوچۆکەی بە سیارە هاتوچۆکەی هەفتانە چەندێک ڕێیەکەی 10 کیلۆمتر بۆ 15 بۆ 20 ئەوە ینی پرسیارەکان وەڵامی یاوە تۆ هەڵێ بژێری بەڵێ پاشان خواردنی تۆ چییە خۆی هەفتانە پاشان جلوبەرگی تۆ چییە مارکەن یاخود شتی ترن جا ئەگە مارکە بێ باشترە بۆ چونکە تۆ یەک جا مارکە گوڵی خۆمان نا بەداخۆ جارێک دەکڕین مەوسمێ بەکاری هین دوای فڕێین لە وڵاتان کابرا کە مارکە ئەکڕێ بۆ 10 ساڵی کڕێ لە ئێمە دەڵێ قینە بۆ نمونە 5,000 بۆ جارێک لە بەری 5,000 ڕۆژێکی دەوام ئەمە ئەم ئیکۆلۆجیکەل فوتپرینتە پێتەڵێت تۆ چەندێک تەمان پرسایی زۆرتیایە کۆمەڵ وردەکاری تیا ئێستا کاتی ئەوە نییە دابنیشم باسی بکەم تەنانەت باسی میکیاجی ئافرەتانیشی تایە تەنانەت چەندێک خشلەکەی بەخۆتەوە ئاڵتونە زیوە چی بە چون حسابێکە کامانت بە چ پرۆسسەرێکە هاتووە تاوەکو بۆ بەوە کۆتاییە ڕقمێک تایاتێ ئەکە 1.8 کەمتر بوو تۆ دۆستی ژینگەی الحەمدولillah 1.8 زیاتر بوو تۆ دۆستی ژینگەنی و پێچەوانەوە دوژمنی ژینگەی و کاتە ئەمە هەر کەسێ ئەتوانێت خۆی با لە پێوە بۆ سوێنی تۆ خەڵکی ئەمە دۆستی ژینگەی یا دژمنی ژینگەیە بڕوان ناکەم کەسە بێ 1.8 کەمتر بێ قەت لەو تەسەوەرایانی هەمومان باڵێ من خۆم 2.8 دەرچوم تەمە ساڵانەیە 2.8 دەرچوم لە بەروی مەسایلە زۆر بەکارێنین یەکێ لە کێشەکانمە ئەوەیە جاوی کە تایارێ زۆر بەکارێنێ ئەوە هەر زۆر خراپترە تایارە بەڵێ بۆچی ئەمانە لە بەروی کە گشتێکی 2 ساعاتی بۆ نمونە گشتێکی 2 ساعاتی بە تایارە 680 تەن دۆمۆکسیدی کاربۆن کاتە بەرگە هەواوە لەبەر ئەوەیە بڵین ئەمە هۆکارێکێتی هۆکاری تیر زۆرن یاخود بەکارهێنانی کەشتی جاری وایە ماڵێن لە بکارهێن ئەمە سواری کەشتی نەبووین بەڵام بەبێ ئەوەی کە سواری کەشتی بینی ئێمە چونێتە ئەو هاوکێشەیەوە کە لە ڕێی کەشتیەوە ژینگەمان پیس کردووە ئەویش چۆن کاتێک کە مەوادمان زۆربەی زۆی لە سینەوە یەت وەنیە ئەم چاکەتەی بەرەم لە سینەوە کڕیومە من چوومەتە ئەو هاوکێشەیەوە کە لە ڕێی کەشتیەوە ژینگەم پیس کردووە لەبەرەوە ینی ئەمە کۆمەڵێک زانیارین ئەگەر مرۆڤ بتوانێ مراجعی کاتەوە یەکسەر وجه نەزەری ئەخلاقیاتی ژینگەی ئەگۆڕێ ئەزانێ واز لە تەڵەب ئەهێنێ ئیتر بە دوای پێداویستی هاوێ من چی پێداویستە ئەو ئەکەم واز لەوە هێنم تەڵەب چونکە تەڵەب کۆتایی نییە بەڕاستی زۆر باشە چۆن ئەم هوشیاریە بە ینی بە تاکێکی مەرجنیە خۆ هەر کەس خوێندەوار بووی ترم هوشیاریی هەبێ چی بکەین بۆی کەوەی کە تا ئێستا بڕیاری نەدا و دۆستی ژینگە بێ ڕەچاوی ئەم خاڵانە بکات ئەوەی کە ئەمە خەڵک دەبێت بترسێنین لەوەی کە تووشی نەخۆشی دەبێ یا دەبێ چۆن بڵێ بەعاتف بیگرین بڵێن گوناحە بیترسێنین بڵێن زیانی بۆ خۆت هەیە بڵێن چی بۆی کە تاکێک باوەڕ بەوە بکە کە پێویستە دۆستی ژینگە بێت جا ئەوەی کە لە نەخۆشیە ترسێ ئەوێ بە نەخۆشی بیترسێنی ئەوەی کە بڕای بە زیینوبوونەوە و محاسبە هەیە ڕۆژ لە ڕۆژان ئەمان هەموو محاسبەی لەسرە من ئۆتۆمبیلەکەم بۆ پیاسە بەکاربێنم دڵنیا بە ئەمە محاسبەی لەسرە یعنی خۆزگایەکی لیژنەی فتوات لەسەر ئەمانە تۆزی هەڵوێستایان کردایە بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ پیاسەکردن کە ئێمە لە سووتانی تەنشیە بەنزینە چەندێ ژینگە پیسەکەین چەندێک دۆمۆکسیدی کاربۆنەکەین هەواوە تەمان ئێمە بۆیە باسی دۆمۆکسیدی کاربۆنەکەین لەبەرەوەی کە پشکی شێری بەرەکەوێ و ئەگەر نا ئێمە 6 گازی ترمان هەیە وەکو دۆمۆکسیدی کاربۆن قۆڵیان کرۆ بە قۆڵی یەکە هەر شەشیان ژەهرێکی کوشندن کە هەندێکیان لۆچێت نەبنە هۆی مردن بەڵام بۆی زۆر باشە باشتێکی لەبیر بنەچەکان پاڵاوگە نایاساییەکان یاسایی بێ ناسایی بێ ئێستا بەڵام نایاساییەکانمان زۆرترن ئەمانە چەندە زیانیان هەیە بۆ ژینگەی هەرێمی کوردستان وەڵای ئەتوانم بڵێم لە حساب نایە ینی زۆرن بەڕاستی ینی ئێمە داتامان نییە ڕەنگە بڵێم لەو دەشتەیە پاڵاوگە بە من چی ئەمە بەڕاستی ئێمە ئێستا وڵاتان چۆن توانیوانە دەستکاری ژینگە بکەن چەندین ساڵە داتایان هەیە بەڵام ئێمە بەداخەوە داتامان نییە ینی داتامان نییە دڵنیام ئەگەر داتامان هەبێ
لەو وڵاتانە زۆر خراپترین ئێمە ئەگەر داتامانەوێت چونکە ئەوان وەکو تاک وا بڵین ڕۆشنبیری ژینگەی یان لە ئێمە زیاترە وەکو تاک و من دڵنیاشم خەڵکی ئێمە زۆر لە ئەوروپی ئەمریکی باشترن بەگشتی خەڵکی ئێمە لەبەرەوەی ئێمە هیچ نەبێ خەڵکی ئێمە مۆسڵمانە یعنی زۆر لەو کەسانە باشترن بەڵام ئێمە نقطەی زۆعفەکەمان لە نەبوونی سەقافەتی ژینگەییە بەڕاستی یعنی دەستکاری تۆزە دەستکاری ئەو خاڵی خۆمان کردا ئەو نقطەی زۆعفەمان کردا ئیتر زۆر بەڕاستی زۆر پێشەوە زۆر باشە من پرسیارێکم نەماوە گەر دوایین کۆمنتت بخەیتە ڕوومە وەڵاهی من دوای قسەی من ئەوەیە کە ژینگە یەکسانە بە تەندروستی مرۆڤ و چ تەندروستی من بێ چ تەندروستی تۆ بێ لە کۆتاییە هەمومان ئەبێ دووربین بین یعنی ژینگەی نابێ بەس حسابی ژیانی خۆی بکات بەڕاستی چونکە وەکو وتم ژینگە هیچ سنوورێکی نییە ئەبێ خۆمان چۆنەڵی ڕۆشن بیرکەین لە مەجای ژینگەییە چونکە زۆر زەڕورە بەڕاستی زۆر زەڕورە کە ئێمە لە تەوسەوڕیان باو باپیرانمان لەبەر کۆمەڵی هۆکار بۆیە تەندروستیان باشتر بووە لەبەر کۆمەڵی هۆکار ئەویش کە لە ئێمە سەقافەتی ژینگەییان زیاتر بووە بەڵام با عیلمیشان پێی نەبوو بێ بەڵام لە نەتیجەی هەڵسو کەوتیان لە ئێمە باشتر بوون ئەی بێ ئەمە لەم کاتی تەکنۆلۆژیا و لەم کاتی ئاسانکاریان کە ئەتوانین بە کلیکێک هەرچی زانستی دنیای بێتە بەردەستمان نەتوانین دووشت بخینەوە من هەر ئەوە ناڵم بە تایبەتی گەنجانمان با ڕۆژی دەدەقە بەس دەدەقە تەنها لەو مەجالەیە خۆیان بەرەو پێش برن چونکە لە دوجار ئەگەر بەم نەمەتە بەرەو پێشەوە بڕۆین زۆر خراپتر شتی خراپتر ڕۆیە زۆر سپاس بۆ ئەندازیار نزار عەبدولقادر سپاس بۆکە لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێمەیاوی بۆ درێژەدان بە گفتوگۆ لەسەر پاراستنی ژینگە بەگشتی سپاس دەکەین بینەرانی عەزیز بە هیوای ژینگەیەکی تەندروست و سەلامەت لە ژینگەی سیاسی کۆمەڵایەتی ئابووری و هەموو بابەتەکانی تر تا بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ